هەمیشە وتومانە توانای خانمان هەمیشە توانایەکە کە هەبێ بەکار بهێنرێت و هەمیشا بێ ئەم موزەیە وا بکات کە زۆر جار لە توانای پیاوان زیاتریش بێت و ئەمە لە هەموو بوارەکانە ڕنگدانەوەی هەبووە ئەمە جێگەی خۆشحاڵیە لای خۆمان و لە ئێستا بینی کە لە بوارە جیاوازەکانە بە تایبەتی بواری وەرزشکردن بە هەموو جۆرەکانی وەرزشکردنەوە خانمان ڕۆڵێکی بەرچاویان هەیە و توانیویانە ئەو ئاستەی کە خۆیان هەیەە پێشکەشی بکەن جاچگە لە ناوخۆ بەگرێ بچنە و دەرەوەی وڵات و لەگەڵ وڵاتە دراوسەکانی و شان بەشانی ئەو یاریزانانەی کە لە وڵاتەکانی خۆیانە چەندین ڕاهێنەریانەیە و چەندین خزمەتەکرێن و چەندین بە شێوازێکی باش ئامادە دەکرێن تاوەکو بتوان ئاستە بەدەستبێنن بەڵام بە خۆشحاڵی و یاریزانەکانی خۆشمان توانیویانە بە تایبەتی خانمانیش توانەوە ئاستە بەرزە بەدەستبێن ئێمە ئەمڕۆ یەکێ لەو خانمە بە ڕێزانە کە یاریزانی گۆڕەپان و مەدانە خات و دۆستۆس عوبەیتمان لایە کە توانیوێتی لە پاڵەوانێتی ڕۆژئاوای ئاسیا بەشداری بکات کە لە وڵاتی قەتەر بەڕێوە چووە و توانیوێتی پلەیەکی باش بەدەست بێنێت ئێمە بە خۆشحاڵیەوە بانگێشمان کردو بۆ ستۆدیۆ کە یەکەم شت دەستخۆشیێکی زۆری لێ بکەین و بشتوانێ ئەم وەکو هەڵبژاردەی عێراق کە توانێتی وەکو کچێکی کورد بەشدار بێت و بتوانێت ئەو ئاستە بەدەست بێنێ ئەمە جێگەی خۆشحاڵیە بۆیە ئێستا خۆشی لە ستۆدیۆ ئامادەیە خات و دۆسۆ زۆر زۆر بەخێر بێیت بەیانی باش زۆر زۆر پیرۆزبایت لەکەین بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە ئەم نازناوە ببێ بە هەنگاوێک بۆەوەی کە چەندین شوێنی کە چەندین سنووری تر ببڕی کە بتوانانی نازناوی باشتر بەدەستبێنی سەرەتا بچینە لای پاڵەوانێتیەکان پاڵەوانێتیەکەی بەڕێوە چوو و تۆ وەکو هەڵبژاردەی عێراق چۆن توانی بەشداری بکەیت بەڵێ سپاس بۆ میوانداریکردنەکەتان بێگومان پاڵەوانێتەکە ڕۆژی 26 مانگ تا 29 مانگی 4 بەڕێوە چوو لە وڵاتی قەتەر لە شاری دۆحا لە یاریگای نادی قەتەر لە وڵاتی قەتەر کە بەڕێوە چوو پاڵەوانێتێکە یەکێ بوو لە پاڵەوانێتی بەهێزەکان چونکە 12 وڵات بەشداریان تیا کردبوو چەند یاریزانێکی ئاسبەرز لە پاڵەوانێتێکە بەشدار بوون یەکێ لەوانە معتەز بەرشەم کە ئەوزەم هەمومانەی ناسین یەکێکە لە پاڵەوانانی جیهان کە ئەو قەتەریە و بەشداری پاڵەوانێتێکی کردبوو گروتینێکی جوانتری دابوو بە پاڵەوانێتێکە و ئێمە ژۆکو هەڵبژاردەی عێراق بە 12 کچە یاریزان و 18 کوڕ بەشداری پاڵەوانێتێکەمان کردبوو توانیمان لەسەر ئاستی پاڵەوانێتێکە پلەی سێم بەدەست بێنین کە 8 مەدالیای ئاڵتون و 7 زی و 9 برۆنزمان بەدەستهێنا دەستان خۆش بێت ئینشەڵڵا بە هیوای بەردەوامی ئەم سەرکەوتانە جا پێمان بڵێ دڵسۆزگیان قورسی یاریەکان چۆن بوو بە حکمی ئەزمونێکە وەرەگرت چۆن باسی ئەەکەیت پاڵەوانێتێکە بۆ من با بڵێم لە دوای 4 ساڵدا بڕانم بەهۆی نەشتەرگەری و ئەوەی تووشی پێکانێکی قورس ببووم لە ڕابردووە کە ئەژنۆم عملیات کردبوو دووبارە گەڕامەوە بۆ من بەڕاستی وەکو پێشتر من پاڵانی عێراق بووم لە سەرجەم پاڵەوانێتیەکانە بەشداری مەکرد پێشتریش خاوەنی نزیکی 7 مەدالیم لە پاڵەوانێتیەکانی دەرەوە بەڵام ئەو 4 ساڵەدا بڕابووم ئەم پاڵەوانێتێ بۆ من وەکو یەکەم پاڵەوانێتی دەرەوەم بوو دوای 2019 پاشانیش کە پلەی سێ من بەدەستێنە باوەڕەتە بێ وەکو ئەوە بوو کە من ئاڵتونم بەدەستێنا بێ چونکە ئەوە متمانەیەکی باشی بە من بەخشی کە جارێکی تر من بتوانم بگەڕێمەوە ناو کێبڕکیەکان و زۆر کەس پێوتم کە تۆ ئیتر ڕاستە من تەمەنێکم هەیە بەڵام پێیانەوتم زەحمەتە بتانی بگەڕێیتەوە ناو کێبڕکیەکان بەڵام خۆشبەختانە من بە هاوکاری مدەڕیبەکەم مامۆستا شەمام کە ئەو زۆر هاوکار بوو لەگەڵما لە دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکە و هەمیشە لەگەڵ ما بوو کە من بە شێوەیەکی باش گەڕامەوە بەشداری چەند اختیبارێکی هەڵبژاردەی عێراقم کرد و توانیم بگەڕێمەوە ناو هەڵبژاردەکە و متمانەی هەڵبژاردە و ڕاهێنەرەکەم بەدەست بێنم و مەدالەیەک لە یاریەکەی خۆما بەدەست بێنم ئیتر تاو کەسانی کە وتیان تۆ ناتوانانی ئێستا بۆیان دەرکەوت جابا لێرەش ئێمە مەدالەکان پیشان بین بۆی هاوکارانمان بۆی ئەم مەدالیان ئەمانی چییە؟ بەڵێ ئەوە لە ڕاکردنی سەمەتر بەربەستا بەدەستم هێنا باشە کە نزیکەی بڵێم 4 ساڵە بەشداری هیچ ڕاکردنێکی ڕسمیم نەکردووە لە ڕاکردنی سەمەتر بەربەستا باشە ئەمەیانم لە پۆستەیە بەدەستێنە 4 فی سەمەتر کە 4 یاریزانین بە یەکەوە ڕاکەین 4 سەمەتر هەر یاریزانی سەمەتر ڕاکات پلەی دووەممان بەدەستێنا لەوەیە هەرچەند ماشەڵڵا لێبێ گەنجی بەڵام هەر وەرزشە و لانێ تەمەنێک بتوانیت تایە بەشداربی بۆ ئەم وەرزشەی بەڕێزت تا چ تەمەنێک ئەکرێت کە خاتوونێک یان ئێستا هەر تەنانەت پیاوێکیشتیایە بەشدار بێت
پێم وە بە تەمەەن یاریزان هەیە ئەگەر سی یاریزانەکانی دەرەوەکەین تەمەنی 36 ساڵە و یاریشەکە مەسەلەن وەزانم من ئەگەر بڵێم تەمەنم لە هەمویان ئەوانەی کە لەگەڵ مابوون گەورەترە چونکە من 32 ساڵم ئێستا بڵێم لە هەمویان گەورەتر بوو کاتە ئەبێ زۆر ئاگای لە خۆی وەرزشکارەکە تەمەنێکی زیاتر لە وەرزش بۆی زیاتر بمێنیتەوە پێویستە خەوتنت خۆراکت و ژیانێکی تایبەت ئەو ژیانەی هەتە ڕێکی بخەیانی خەو و خۆراک و ئێستا من هەموویم ڕێخستووە خوێندنم تاوا کردووە تەنانەت من توانی ماستەریش بەدەست بێنم بەڵام بەردەوام بوومە چونکە تۆ ئەو پلانەی هەتە بۆ ژیانت ئەبێ چۆنەڵی هەنگاو دای ڕێژی بۆی بەرداوامی منی شێکێکم لەوانەیە کە خولایەکی زۆرم بۆ وەرزشەکەم هەیە و حەزیشم لێتی بەڕاستی بۆیە توانیم هەمویان یعنی هەنگاو ڕێکیان بخەم و بتوانم بگەمە ئەوەی بمێنمەوە. زۆر باشە لەگەڵ ئەنجامدانی ئەم پاڵەوانێتیە کە ئێساش لەسەر شاش هەوێنەکانە بینین واکو هەڵبژاردەی عێراق کە توانیتانە لەوێ بە ئاڵای عێراق و سەرکەوتنی خۆتان دەربخەن بەڵام ئەوەی کە گرنگە تۆکو کچە کوردێک هەڵبژاردەی عێراقی ڕاستە هەمومان عێراقین بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانین و کوردی لەوێ لەگەڵەوەی کە لەم پاڵانتی بەڕێوە چەند ڕۆژە لێبوون بەرکەوتنتان لەگەڵ یاریزانەکانی ترا باسی ئەویانە کرد کە تۆ لە کوردستانەوە هاتوویت و بەشداریت کردووە و لە نێو هەڵبژاردەی عێراقی بەڵێ من ئێمە چونکە لە وەفدەکە 5 یاریزانی کورمان هەبوو طبعاً بە کوردی قساکەی نەمووان چەند مدەڕی بێکاتم بە تایبەتی مدەڕیبێکی کوێتی هات بۆلام پێیوتم تۆ بە چ زمانێ قساکەی ئیتر عادەتەن ئەوان ئازانین ئێمە وەکو فارس قساکەین چونکە کەمێ وشەکان لەیەکەوە نزیکە ئیتر ئێمە ئەمان گوت ئێمە کوردین و لە کوردستانەوە هاتین و کوردستانیش بەشێکە لە عێراق چونکە ئەوان پێیان سەیرە ئێمە کوردین چۆن بۆ عێراق یاریەکەین ئەبێ پێیان بڵێن ئێمە کە وڵاتەکەمان بەشێکە لە عێراق بۆیە ئێمە ژۆک و کوردێک یعنی هەتا ئێستا چۆنەڵی وڵاتی سەر بە خۆمانیە بەناوی وڵاتەکەی خۆمانەوە بەشداریکەین بێ پێیان بڵێن ئێمە بەشێکین لە عێراق و بۆیە بەناوی عێراق و بەشداریەکەین زۆر پرسیارەکرێ و پێشیان سیر بووها کە قسە ئەەکەین ئێمە عەرب بە عەربی قسە ناکەین یعنی بە کوردی قساکەین پێمانەوتن ئێمە خەڵکی کوردستانی 5 کورد بوون وایە 5 کورد بووین چەند کەستان توانی مەدالیا بەدەست هەموومان مەدالیامان هێنا بم 5 کوردن و مەدالیامان هێنا 2 ئاڵتون لەگەڵ 3 برۆنزا لەگەڵ 4 زیوە باشە خۆ ئامادەکردن بۆ پاڵەوانێتی ئێسا بێگومان ئەو یاریزانانەی کە لە وەرزشێکا خۆیانە بینەوە ئەبێ بەردەوام ڕاهێنانیان هەبێ بەردەوام ئاگیان لە جەستەی خۆیان بێ بەردەوام ئاگیان لە خواردن و خەوتنی خۆیان بێ بەردەوام ئاگیان لە ستایلی گشتی ژیانی خۆیان بێ تۆ لە هەڵبژاردەی عێراقی لەوانەیە هەتاگەر پاڵەوانەتیەک ئاگادارە نەکەنەوە تۆ نەتوانی بەردەوام بڕۆیتە ئەوێ ڕاهێنان بکەیت لێرە کاتێکی خۆت داناوە کە بتوانی لێیچە لە یانەکانە یاخو لە شوێنێکی تایبەتە تۆ بەردەوام ڕاهێنان بکەی بۆی کە جەستەت هەمیشە ئامادە باشی هەبێت لەگەڵەوەی من ئێستا لە هەڵبژاردەی عێراق من خۆم هەر یاریزانی ینی سیروانی نوێم ئەوە نزیکی 11 ساڵە لە ینی سیروانی نوێم ئێمە بەردەوام ئەگەر پاڵەوانێتی هەبێ یا خودت پاڵەوانێتی نەبێ ئێمە بەردەوام مەشق ڕاهێنانەکەین چونکە یاری ساحە و مەیدانێکێکە لەو یاریانەی تەنها ئەگەر تۆ ڕۆژێک دا ببڕێ لە مەشق و ڕاهێنان پێتەوە دیارە ینی پێویستە بەردەوام لە جوڵایە بێ ئێمە جاری وایە لە هەفتەیەکە 8 یەکی ڕاهێنانەکەین ینی ڕۆژوایە دوو یەکی ڕاهێنان ئەنجامەدەین بۆی پێویستە بەردەوام بجوڵی ئێمە ڕۆژانە با بڵێن جیامان کردوێتەوە با بڵێن ڕۆژێک ئەچینە قاعەکانەوە یاری ئاسنەکەین ڕۆژێکیش ئەچینە ساحەوە ئیتر جاری وایە ڕۆژەکە ئەکین بە دوو وەحدەی تەمرین ڕۆژ ینی بەیانیانە چینە ئاسن ئێوارانە چینە ساحەوە چونکە پێویستە بەردەوام بجوڵێ ئەجا ئیختیبارەکانیش کە ئەکرێ هەڵبژاردەی عێراق ئاگادار دەکاتەوە بۆ پاڵەوانێتێکە بڕوا بکە زۆر مفاجئە ینی من کە بۆم ئیختیباری ئەم پاڵەوانێتی ڕۆشتم لە مانگی ڕەمەزانی پیرۆزا بوو لە ساحە بووم یەکشەمە بوو تەمرینمە کرد بۆ دووشەمە من یەکەیەکی ڕاهێنانی ترم هەبوو شەو مدەڕیبەکەم پێوتم ئەبێ بەیانی دیسان بیتەوە ڕاهێنان چونکە پێنجشەمە ڕۆین بۆ بەخاو اختیبارەکەی یعنی تۆ ئەبێ هەمیشە خۆت ئامادە باشکەی چونکە لە پاڵەوانێتیەکان ڕاستە دیاریکراوە بەڵام ڕۆژی اختیبارەکە ئیتیحادی عێراقی دیاریەکەات ئیتر تۆ بێ هەموو کاتێ ئامادە باش بین جا ئێمە زۆربەی اختیبار و پاڵاوچنەکانمان لە بەغدایە ئەبێ ڕۆژە پێش ئەوە سەفەری بەغا بکەین بۆی بچین لەوێ تاقیکردنەوەکان ئەنجام بدەین باشە
باسی ئەوەت کرد ڕۆژێک بوەستیت لەم وەرزشە بە وەرزشکارەکەەوە دیارە تۆ 4 ساڵ لە ئێستا پێکانێکی قورست هەبووە نەشتەگەریت بۆ ئەنجام درراوە لانێ زۆر کەس ئەگەر پێکانێکی لەم جۆرەی بۆ ڕووبات هەرواز لە وەرزشەکە بهێنە چونکە لانێ لای وا بێت کە ئاسایی بوونەوە و گەڕانەوە سەردۆخە پێشوەکە زەحمەت بێ باسی ئەم 4 ساڵەمان بۆ بکە تا چەند کۆڵ نەدەرانە لە بەرامبەر تەنانەت وزە نەرێنیەکانە وەستای چۆن ڕاهێنانەکانت ئەکرد تا چەند بۆ نمونە کۆمەڵێک لانێت چارەسەری سروشتی بۆ تۆ تایبەتتر بوو بێت ئەمانە دەوری بووە بۆی کە بگەڕێتەوە سەر ئەو با بڵێن فۆرمە پێشوەکەت بەڵێ من ساڵی 2020 پێکان بووم 2021 نەشتەریگەریەکەم ئەنجامدا من ئەمە سوپاسی ینی سیروانی نوێکم کەوان ئەرکی نەشتەرگەریەکیان گرتە ئەستۆ نەشتەرگەریەکە ئەنج تۆزێ ئەژنۆ من خۆم ترسنۆک بووم هەر پێکانەکەش قورس بوو چونکە من ڕیباتی ساڵە بیم هەمووی پچرا بوو هەر لە کاتی بەڵێ لە کاتی پاڵەوانێتیا بوو لە کاتی بازدانە بازمدا ئیتر کەوتم کەوتم ڕیباتی ساڵەبیم پچرا ئیتر بەڕاستی و کاریگەریکی زۆر زۆر نفسی کردە سەر موام لێ هاتبوو یعنی زۆر خەفەتم ئەخوار ئەم جارێکی تر چونکە من کە تووشی ئیسابەکە بووم لە چۆنەڵی لە لوتکەی یاریکردن مابووم بەڕاستی یعنی زۆر زۆر ناخۆش بوو ئەم بینی ڕەفیقەکانم سەفەرەکان ئەچم بۆ پاڵەوانێتی تەمرینەکان تەنانەت بۆ تەمرینی زۆر جار ئەچم لە ساحەکە سیرمەکردن خەفەتمە خوار بەڵام دوای نەشتەرگەریەکەم ئەنجامدا ڕێنمایی دکتۆرم وەرەگر خۆم کۆنتاکتم لەگەڵ با بڵێن لەگەڵ کاپتنەکان ئەوانەی کە ڕێنمایی ئەدەن دروستە کرد لەگەڵ دکتۆرەکانە من سپاسی دکتۆر ڕەنجەکەم کە زۆر زۆر هاوکاری کردم هەمیشە لە پشتم بوو مامۆساڕەوەن هەمیشە تەمرینیان ئەدا پێم کە باش بم ئیتر لە ئاخر جارە کە من ڕواکەی نۆمانگ بۆ عملیاتم کرده بوو ئەم قەت ناتوانم ڕاکەمەوە بە خۆشحاڵی و مامۆستا شەمام کە ئێستا ڕاهێنەرمە زۆر قسەی بۆ کردم وتی تۆ ئەتوانیت پێشتر من ئەم نەشتەرگەریم کردووە وەکو تۆ بوو مەتوانی و مەڕا بکەمەوە ئیتر وردە وردە لەگەڵ ئەو متمانەی ئەو وای لە من کرد کە من بتوانم ڕابکەم بەرەبەرە ئەنجا یاریەکەی ئێمە تۆزێ قورسە یعنی تۆ ڕۆژەکە 2 ساعت و نیو لە ساحەیە مەشق و ڕاهێنانەکەی ئەوە نییە بەس ڕابکەی یعنی یاریەکە بەس ڕاکردن نییە تەمرینەکە جامپا تەمرینەکە لیاقەی بەدەنیە تەمرینەکە زۆر زۆر ینی قورسە ڕاکردنە بەسەر ماوانە ئەنجای لا یاریەکانی من یاریەکەی من ئەوەیە کە دەبەربەزدا ئەندرێت و بازە دەی بەسەریە یعنی تۆزێ ئیزعاجە یعنی باوەڕم نەبوو من جارێکی تر بتوانم دەماوانە ببڕم ئەوەی لێکردم من لە ماوەی ساڵێکە یعنی زۆر باش بمەوە ڕاستە دیسان تووشی پێکانێکی تر بوومەوە بەڵام لە بابڵێ لە بەشی عەزەڵاتی خەلفیمە ئەوش دای بڕاندم ئیتر من لەگەڵ ئەوە توانیم خوێندنە ماستەرەکەم تەواوکەم ئیتر کەم تەواو کرد بە تەواوەتی لە مانگی سێ و من مەشق و ڕاهێنانەکانم چڕ کردوێتەوە هیچێک لە دەستکەوتەکانم بەدەستێنانی ئەو دوو مەدالیە و بەشداریکردنەوە پاڵان دەستەکانە خۆش بێت و لەگەڵ ئەوەشا زۆر جارێ ماڵین لەسرم هەمووی کە بۆ ژیانی تۆ بەسەر هاتۆ لەسەرەوەی پێکانانەوە بۆ دروست بووە خێزان ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەیە ینی تۆ کۆی کە ئەو ماوەیە کە بەردەوام وەرزشە کردووە بەردەوام ڕۆژانە لەناو یاریگاکانە ئامادە باشی و هەبوو ئەچیتە دەرەوە بۆ سەفەر خێزانەکە و تا چەند پشتگیری تۆ بوون بۆی کە تۆ بەردەوام بی لەم وەرزشە کە زۆر جار پێکانێکی وە خێزانەکە و جایی کاڵە نابێ بڕۆی ئەمە بکەیتەوە بۆی کە قاچەکەی کەش کەسەکانە زۆر بەڵام زۆر خێزانی شێل وەک پێگومان دڵنیام کە خێزانەکەی تۆوان کە پشتگیریان کردویت و بۆی کە تۆ جارێکە بچیتەوە سەر و حەز و خولیایی کە خۆتە بەڵێ من تقریبا لە 2010 لەناو ئەم بوارەیان بە ساحە و مەیدانە خێزانەکەم دایکم و باوکم و براکانم بە تایبەتی برا گەورەکەم زۆر زۆر هاوکارمە زۆر جار لەگەڵ مادێ بۆ سەیری یاری و شتەکانی ژیان لە ئەوان زۆر زۆر هاوکاری منن بڕوا بکە کە من نەشتەرگەریەکەم ئەنجامدا وەکو تۆڵی دایکم پێوتم تاوا نابێ بڕۆیتەوە چونکە جارێکتر شتێکی تر لێ دێ بەڵام دوای ئەوە چۆنەڵی هەر ئەوان متمانەیان بە من بەخشیەوە کە من ئەتوانم زۆر باشتر بم ئەوانیش لە ماڵەوە چونکە من نزیکی 3 مانگ تەنانەت نەمەتوانی لەسەر عەرزیشدانی شمەرە بووە لەسەر کورسی دابنیشتمایە نانیان بۆ ئەهێنام خوشکەکانم با بڵێن براژنەکانم ئەوە دایکم بە تایبەتی هەمویان زۆر زۆر هاوکاریانە کردم یعنی وایان لێ کردم چۆنەڵی ئەوان
متمانەیەکی زیاتریان بەخشی بە من کە من بتوانم جارێکتر لەسەر نەک ڕاضەژ نەکەم لەسەر پێی خۆم بۆسمەوە چونکە پێکانەکەم قرس بوو و ئەگەر تۆزێت ترسنۆکیش بیت ئەوە زیاتر قورسە بێت چونکە زۆر ناخۆش بوو بۆ من چونکە قورسترین پێکانی ژیانم بوو من سپاسی خێزانەکەمەکەم ئەوان لە خۆشی و ناخۆشیەکانە پشتیان تێنەکردومە وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت ماستەرەکەت هەر لە بەشەکە تایبەت بە وەرزشی جیاواز بەڵێ هەر لە بەشی وەرزش ئەوەی کە تۆ بە بەردەوامی وەکو وەرزشکارێک کە ئێستا لە ئاستێکی باڵاشە تۆ بەشداری ئەەکەی تا چەند گەڕانی خۆت سێرچکردنت زانیاری وەرگتن لەم لاو لە متابعی ئەو یاریزانانەی کە لە لای خۆت لاانەیە ئۆستورە بن حەزکێک ڕۆژێک لە ڕۆژان شەڵاوەک ئەوانت لێبێ ئەمانە گرینگە بۆ وەرزشکار و بۆ تۆش بەتایبەت زۆر گرنگە ئێستا کە چیتە پاڵەوانێتیەکەوە تۆ یاریزانی تازە ئەبینیت یاریزانە بینی حرەکەیەکەکە ئەحمایەکەکە با بڵێن تۆ لی وەرەگیری ینی لەم پاڵەوانێتە چەند یاریزانێکی زۆر باش هەبوو بە تایبەتی ئەوانەی کوێت و قەتەر حرەکەیەکەکەن تۆ لیان وەرەگیری یا خۆت خۆ سێرچەکەی ڕۆژانە لە ئەنستگرامی ئەو یاریزانە عالەمەکانە سێری شتەکانیانەکەی سری تەکنیکیانەکەی چونکە ڕۆژ بە ڕۆژ تەکنیک و با بڵێن حرەکاتی یاریزان پێشکەوتنی ئامێری تازە دێتەوە بێ سەیریکەی منیش یەکێکم لەوانەی ڕاستە ماستەرەکەم من لەسەر علم نەفز ئیشم کردووە علم نەفز پەیوەندی بە وەرزشەوە ئیشم کردووە بەڵام بەدەر لە علم نەفسەکەش هەرچەنە من لەسەر هەڵچوونەکان ئیشم کردووە کاریگەریە بێ لە سەرخۆش منێجار من لە پاڵانێتیەکانە ئەترسیانیها بیرەکەم وڵە من ئیشم لەسەر ئینفعالات کردو نابێ بەو شێوەیە بن بەڵام هەمومان ینی هەموو یاریزانەکان سێرچەکەین بۆ یشتی تازە وەرگین یاخود لە یاریزان و ڕاهێنەری ترەوە دەستەکانی خۆش بێ بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بتانی لە چەندین پاڵانی تریا بەشداری بیچکە توانەکانی تۆ زۆر زۆر لەوە زیاترە ئیتر هیوادارین کەی بە هیچ شێوێک تووشی پێکان نەبی و لەگە تەمارینەکانی شابەردەوام بی دووبارە دەستخۆشیش بۆ خانەوادەکە و کە پشتگیری سەرەکی تۆ سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ